والمختلفة دائما. دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاری کۆتایی سەبارەت بە دەستووریبوون یان نەبوونی دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار داخست. دادگاکە دانیشتنێکی تایبەت بەو دۆسیەیە ئەنجامدا و گوێی لە هەردوو لای سکاڵاکار و سکاڵا لەسەرکرا و گرت و هەردوو لایەنیش بەڵگەکانی خۆیان لەو بارەیەوە خستە ڕوو، بەڵام بڕیاری کۆتایی هەڵگرت بۆ دانیشتنێکی دیکە کە بڕیارە لە یەکی مانگی سێ بەڕێوە بچێت. دانیشتنی دادگا دوایەوە دێت کە بڕیار بوو ڕۆژی حوتی ئەم مانگە پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار کۆ ببێتەوە، بەڵام بەهۆی ئامادە نەبوونی زۆرینەی لایەنەکان دانیشتنەکە بەڕێوە نەچوو. لە بەرامبەردا محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بڕیاریدا بە دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار، ئەوەش ناڕەزایی هەندێک لایەنی لێکەوتەوە. دژی دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن باسم خەشان پەرلەمانتاری سەربەخۆ لە دادگای فیدراڵی تانەی لە بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەراندا و بەنادەستووری داینا. لە دانیشتنەکەی دادگا لایەنی سکاڵاکار دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بە ئەنجامدانی دوو سەرپێچی یاسایی و دەستووری لە بڕیارەکەدا تۆمەتبار کرد کە یەکەمیان بریتیە لەوەی دوای ئەو مانگە ئەگەر سەرۆکۆمار هەڵنەبژێردرا دەبوو هەرەو کاندیدانە مۆڵەتیان بدرێت خۆیان کاندید بکەن، هاوکات سەرۆکی پەرلەمان بەتەنها و بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان ئەو بڕیارەی دەرکردووە کە ئەمەش نایاساییە و نادەسووریە. بە بڕۆی چاودێران دادگا بە یەکلایی نەکردنەوەی کەیسەکە و دواخستنی هەلێکی دیکەی خستە بەردەم لایەنە سیاسیەکان تا بگەنە ڕێکەوتن لە سەردیاریکردنی کاندیدێک بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە کە ماوەی زیاتر لە 4 مانگە هەڵبژاردن کراوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە سەرۆکۆمار هەڵبژێردرێت. ئەوەش پرۆسەی سیاسی لە عێراق پەخستووە، بە تایبەت کە سەرۆکۆمار هەڵدەستێت بە دیاریکردنی کەسێک بۆ پێکێنانی حکوومەت. دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق پاشەوە هات کە دادگای فیدراڵی و هۆشیارجێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرۆکایەتی کۆمار دوور خستەوە. لە بەرامبەردا محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە ئەو پەیمانەتی لەگەڵ پارتیدا هەیە بە بڕیارێک بۆ ماوەی 3 ڕۆژ دووبارە دەرگای خۆپاڵاوتنەوەی بۆ سەرۆکایەتی کۆمار کردەوە و پارتیش ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی بۆ سەرۆکۆمار تۆمار کرد. ئێستاش بەر لە کۆتاییاتنی ماوەی دیاریکراو پێویستە لایەنەکان بە تایبەت پارتی وێکێتی بگەنە ڕێکەوتن بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆکۆمار بە پێچەوانەوە ئەگەر بڕیاری دووبارەکردنەوەی دەرگای پاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار بەنادەستووری دابنرێت، ئەوە کاندیدە نوێیەکەی پارتی ڕەت دەکرێتەوە و پارتی هیچ کاندیدێکی بۆ سەرۆکۆمار نابێت.